بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران یازیز و خۆشەویستی ڕسەی زانایان سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین لە خزمەت ئێوەدا دەبین بۆ پێناسکردنی مامۆستایشتری ناوداری کورد. هاتووینەتە کۆیە لە نێو مزگەوتی گەورەی کۆیەن لە خزمەتی زانایشی زۆر پایبەرز ڕێزدار مامۆستا مەلا محەممەد مەلا عەبدوڵڵا ئەسعەد زەلیزادەی کە ناسراوە بە مەلای گەورەی کۆیە. مامۆستا مەلای گەورەی کۆیە هەم شاعیر، هەم نووسەر، هەم ئەدیب، هەم کەسێکی سیاسی، هەم کەسێک کە یەکێک لە ڕابەکارە گەورەکانی قورئانی پیرۆزە کە لە نێو کوردان هەڵکەوتووە. ئەوەی بەڕێز لەگەڵمان من تا دوا ساتی بەردەما بۆی زیاتر لە پەڕێژانی زانای مامۆستا هەڵدەینەوە، هەم ئاشنای خۆمان و ئاشنای ئەوەی کەین تا بیکەینە پێشەنگ کە ئێمەمان وەکو کرد چۆن کەڵە پیاوێکمان هەبوونە لە پێشەنجیا کە مەشخەڵی سەرکردایەتیان وەرگرتووە. ئەوەی بەڕێز تا دوا ساتی بەردەما لەگەڵمان من بۆی زیاتر ئاشنای سیرەتی ژیانی زانای مامۆستای پیابەرز بن. ژیان نامەی مەلای گەورەی کۆیە. ناوی محەممەد کوڕی حاجی مەلا عەوڵا مەلا ئەسعەد جەلیزادەیە. ساڵی 1876 لە کۆیە لەدایک بووە. مەلا محەممەد کەسێکی ڕۆشنبیر بووە. دەکرێت بە پێشڕەوی ڕۆشنبیریدا بندرێت لە نێو مەلایانی کوردەواری. لە ژیانیدا کۆمەڵێک کاری کردووە. لەوانە وانە گوتنەوە بە فەقێیان، قازیەتی، کاری میری تا ئەندامیەتی ئەنجومەنی دامەزراندنی عێراق. لە ساڵی 1928 بە تەواوی دەستبەرداری هەموو کاروبارێکی میری بوو. ژیانی خۆی تەرخان کرد بۆ وانە گوتنەوە و نووسینی کتێب و ڕوونکردنەوەی بیر و باوەڕی خەڵک. یەکێک لەو بابەتانەی کە مەلای گەورە زۆر ئاوڕی لێداوەتەوە بابەتی ئازادی ژنان و خوێندنیان بووە. یەکێک لەو هەنگاوە گرنگانەی لەم بوارە نای ئەوە بوو لە ساڵی 1926 کچی خۆی ناردە مەکتەب. مەلای گەورەی کۆیە زانا و کەڵەن و سەر و یەکێک لە پیاوە عاقڵمەندە گەورەکانی کورد. ئەگەرچی لە کۆمەڵگەیەکی دواکەوتووی وەک کۆمەڵگەی کوردی کۆتایی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 ژیاوە، لەگەڵ ئەوەشدا زۆر پێش سەردەمەکەی خۆی کەوتووە. مامۆستا لە کاتێکدا شەرعزان و دادوەر و موفتیەکی گەورەی سەردەمەکەی خۆی بووە. لە هەمان کاتدا ڕەخنەگرێکی جددی بووە. دژی بەشێک لەو مەلا و شێخ و سەیدانش بووە کە دینیان کردۆتە هۆکارێک بۆ بازرگانی و خۆ دەوڵەمەندکردن و هەڵخەڵەتاندنی خەڵکی. ئەمزانە بەڕێز و پایە بەرزە بەشێکی زۆری شیعرەکانیشی بۆ ئەم مەبەستە تەرخان کردووە و هێرشی زۆری کردۆتە سەر ئەو فێڵبازانەی بەناوی خوا و دینەوە ڕێ لە خەڵکی دەگۆڕن و چاوبەستیان دەکەن. مەلای گەورە لە 12 تشرینی یەکەمی 1943 لە تەمەنی 67 ساڵیدا لە کۆیە کۆچی دوایی دەکات. لە گۆڕستانی دەروێش خدر بە خاک دەست پێردرێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ بەختەورین لە خزمەتانە بۆ زیاتر قوڵبوونەوە درێژەدان و زیاتر پێناسکردنی ژیانی زانای مامۆستای گەورەی کۆیە لە خزمەتێکێک لە چۆن دەڵێ نەوەی ئەو یانەوە تا کەسانی کەسی جەنابی مامۆستایان ئێمەمان بنعامی پێ دەڵێن ڕێزدار جەنابی مامۆستا دەرباز جەلیزادە لە خزمەتی ئەوە زیاتر قوڵ دەبینەوە لە ژیانی مامۆستا هەم لەسەر خودی کەسایەتی مامۆستا هەم لەسەر بەرهەم و توراثەکانی جەنابی مامۆستای گەورەی کۆیە. مامۆستا ژیان سەلامی خوای گەورەت لەسەر بێ. سەلامی خوای گەورە لە ئێوە لە بینەرانیش بەخێر بن سەرچاوم. سوپای گەورە ئەزشان لاتەوەی ڕەبی. مامۆستا گەر پێم مەڵێ هەر بە کورتی مامۆستا هەر لە کۆیە لەدایک بوو و ساڵی لەدایک بوونی مامۆستا و بەر لە مامۆستا بابوو با پیرانی جەنابی مامۆستای مامۆستا بوون ئەوانش یان بڵێن ئەهلی عیلم و ئیجازە دەربوون. بسم الله الرحمن الرحیم والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. مامۆستای گەورە مەلا محەممەدی کۆیی ناسراوە مەلا محەممەدی جەلیزادە لە کۆیە لەدایک بووە. کوڕی مەلا عەبدوڵڵای مەلا ئەسعەدی جەلیزادەی مەلا عەبدوڵڵای مەلا عەبدوڕەحمانی کاچی جەلی ناسراوە. لە کوردستان 4 کاکە بووینە: کاک ئەحمەدی شێخ، کاچی جەلی کە مەلا عەبدوڕەحمان مەشهورە، کاچی زێوەی کاچی هیران. باپیری مەلای گەورە یەکێک بووە لەو کاکانە. کاک مەرتەبەیەکی علمی گەورە بووە لە کوردستان، یعنی لە هەموو کوردستان 4 کاکە بووینە. یەکێک لەوانە مەلا عەبدوڕەحمانی جەلیزادەیە باپیری مەلای گەورە.
مەلای گەورە لە ساڵی 1976 لە کۆیە لەدایک دەبی. خوێندنی سەرەتایی لە لای باوچیەوە دەخوێنێ، ئیجازەی مەلایەتی لە لای باوچی برێن مەلا عەبدوڵڵا وەردەگرێ، لە 18 ساڵی ئیجازەی مەلایەتی وەردەگرێ، تەواوی هەنی دەست دەکات بە تەدریس و وتنەوە لە نۆزەساری لەوەی دەکات کە ئاسێکی زۆر بەرزی زۆر زەکاوەتەوە بۆی زۆر زیرەک بووە، لە تەمەنشی زۆر کورتە دەتوانم بڵێم یعنی تاکە مامۆستایە لە کوردستان و حوزرەکانی خۆمان لەو تەمەنە ئیجازە وەربگرن. بەڵێ لە دوای 18 ساڵی کە ئیجازەی وەرگرتیە یەکسەر لە نۆزەساری ئیجازە دەداتەوە لە هەموو کوردستان تەڵەبە و فەقیه هەبووە هاتوونە لێرە، مەسەلەن لە ڕۆژهەڵات، لە دهۆک، لە مەسەلەن لە خواروی عێراق، لە کوردستان و برێن کوێ و دەوروبەری فەقیەکانی هاتینە و دەرسی پێگوتینەوە مەلای گەورەی لێ دەرچووە لە ساڵی 1994 تەواو دەست دەکا بە برێن لە جێی بابی پێشتر بابی لە مزگەوتی گەورەی کوێ لەو مزگەوتە ئیمام و خەتیب بووە، باپیری هەروەتر مەلا ئەسعەدی جەلیزادە. مامۆستا چاردە پشتمان بە مەلایەتی هایتە خوارێ، چاردە پشت بە مەلایەتی هایتە خوارێ. هەمووش دەلال لەو دەکات کە زانای گەورە بوونە، زانای زۆر گەورە بووینە. حاجی قادری کۆیی ڕەحمەتی خوای لێبێ لە شەعرێک دەرێ بە غەیری جەدی ئێوە چێ هەدانە لە کوردستان ئەساسی علمی دانا، واتە جگە لە باب و باپیرانی ئێوە کە مەلا عەبدوڵڵا و مەلا ئەسعەد و مەلا عەبدوڕەحمانی کاشی جەلی و مەلایەکانی بۆ پشتەوە بە غەیری باب و باپیرانی ئێوە کامە زانا هەیە لە کوردستان پێم برن کا چێ هەیە نەفی دەکات کە ئەساس و بناغی علمی دانابێ، بۆیە ئەوانە بە ئەساسی علم دادەندرێن. لە ساڵی 1912 دەبێ بە مفتی و قازی کوێ مەلای گەورە یەکەم کەسە لایحەی دادگا بە کوردی دەنووسی، پێش ئەو بەس بە عەربی بە تورکی نووسرایە، ئێستا لایحەی دادگاکەی ما کە بە کوردی نووسیتی ڕەچەشکێن بووە. لە ساڵی 1915 دەبێ بە ئەندامی مەجلیسی علمی عێراق لە مووسڵ بۆ ئەو دەمای، لە ساڵی 1919 دەبێ بە ئەندامی موئەسیسی عێراق، یعنی هەتاکو 1990 عێراق دانەمەزراوە، لە ساڵی 1990 مەلای گەورە دەبێتە ئەندامی دامەزراندنی عێراق. لە ساڵی 1928 تەواو خۆی یەکلا دەکاتەوە بۆ نووسین و تەدریس و تەڵەبە و موئەلەفاتەکانی نووسینی زۆر بە پێزی هەن. یەکێک لە نووسینە هەرە بە پێشی لە بەرهەمەکانی مامۆستا ئێستامە لە مزگەوتی گەورەی کوێ دانیشتوون، ئەوەی دواوە هەم میحراب و هەمیش مینبەرە. ئەو میحراب و مینبەرە مامۆستا بڵێن عەبدوڵڵای باوچی و تا دەگاتە مامۆستا سەعەد و دەگەرێتەوە سەرتریش تا چەند لێرە بوون ئەوان و پێشنەژ و وتاریشان خوێنێتەوە. پێش مامۆستای گەورە مەلای گەورە باوچی لێرە ئیمام و خەتیب و ئایدی ئەو مزگەوتەوە بۆ مەلا عەبدوڵڵا، پێش ئەو باپیری مەلا ئەسعەدی جەلیزادە ئێستا ئینشاڵڵا دەچین مزگەوتی تری هەیە لە کوێ لێرەش بۆ لێوێش وتاری هەبووە لێرە بووە مەلا ئەسعەد دواتر ئەو مزگەوتی وێندە دروستکراوە بە ناوی ئەوە دەنا سەرەتا لێرە بووە ئەو مزگەوتە مێژوەکەی نزیک 200 ساڵ دەبێت لە زمانی عوسمانیەکانەوە. ئەنیشتەکانی هەمان تەسمیم مزگەوتەکانی تورکیانە شتە ئەو بەردوشتانە هەمووی ئەو دەماینە ئەو زەخرەفە و نەخشوشتانە. جا لە ساڵی نازانم 20 ساڵەکە داوت دەکرێن لە مووسڵ مەلای گەورەی کوێ وتارەشی زۆر بە پێشکەش دەکات لێوێندەر سلێمان نەزیف والی مووسڵ بووە ئەو دەمای، والی عوسمانیەکان بۆ زۆر پێی معجب دەبی، دەرێت بەس داوا بکە چت دەوێت لۆ جێبەجێ بکەم. مەلای گەورە تاکە داوایەشێ دەڵێ مەکتەب بکرێتەوە، دەمەوێت مەکتەبێک لە کوێ بکەمەوە، هەتاکو ئێستا مەکتەب نییە لە هیچ شوێنێکی عێراق و کوردستان و ئەوان تاکە کەسە مەلای گەورە داوای مەکتەب دەکاتەوە بە ناوی مەکتەبی ئولا یەکەم مەکتەب لە کوێ ئێستا شوێنەکەی یەکەم مەکتەب کە لە کوردستان دەکرێتەوە کوێ لەسەر داوای مەلای گەورەی بەرە لەسەر داوای مەلای گەورەیە مەلایەکان و سوڵتە ئۆدمای زۆر دژایەتی دەکەن. یەکەم کەس کچی خۆی نەجیبەخانی جەلیزادە لەگەر کوڕان دەنێرتە مەکتەبێ بڕوا بکە هەتاکو ئێستا هەرچی کچ لەو سەردەمیەوە هەتاکو ئێستا کە خوێندەوارە قەرزاری مەلای گەورەی کوێن، چونکە هەتاکو ئەو دەمای هیچ کچێک خوێندەواری نییە، بەس کوڕیش لە حوجرە دەخوێنن، ئەوانەی کە دەبنە مەلا و دەبنە شاعیر و ئەوانە دەنا هەتاکو ئەو دەمای هیچ کەسێک لە مەکتەب ناخوێنی تاقە کەسە کچی خۆی لەگەر کوڕان دەنێرتە مەکتەبێ ئەجا مەلا و خەڵکی ئەو سەردەمە زۆر دژایەتی دەکەن. ئەوش زۆر بە جوانی وەڵامیان دەداتەوە دەرێ باشە ئەگەر ئێوە ژنەکانتان نەخۆش بی تەبیبێکی پیا و تەبیبێکی ژن هەبی ژنەکانتان دەبنە لای کامیان لە چارەسەر بە دەلیلی عەقلی جوابیان بە دەلیلی عەقلی جوابیان دات ئەوانش دەرێن تەبعاً دەیبێنێ لای ژنەکەی
پێویست ناکە مەسەڵەن دکتۆرێکی پیا و پشکنینی ژنان بکات دەلێگەڕن باژن ببنە تەبیب ببنە پەروەردەکار ببنە ئەندازیار بەو شێوەیە وەڵامیان دەداتەوە. دا قسەی خۆشی زۆرە مەسەڵەن بە دەلیلی وا وەڵامی دایتنەوە جارێک کەسێک دێنن بۆ لای مامۆستای گەورەی کۆیە دەرێ ئەمن تااقەتی نوێژکردنم نییە. ئەویش کۆمەڵک نمونەشتی بۆ دەهێنتەوە و قەنەعەتی پێدەکان نوێژەکان بک بەس دێرە بەخۆیان من نوێژی بەیانیان ناکەم تااقەتم نییە. زۆر حولی لەگەردا دەرە کاکەوان کرد ناکەم دەرە باشە کاکات و چار نوێژەکەی تر بکە بەیانیان لێگەڕێ ئەو لە فکری خۆی وا دادنی ئیشاڵڵا بینێک وا بڕوا خی گەورە هیدایەتی دەدا. ئیتر لە ناو مەلا و برین زانای ئەو سەردەمی دەرن کوڕە و کۆ و فتوایەدا ئەو کافر دەبی وا وایە قسە دەگاتەوە لای مامۆستای گەورەی کۆی دەرە باشم بەتەنێ وام لێ کردیە چار نوێژام بکە ئەم گۆ بەهر هەموو زانایەکان وای لێ بکەن ئەو نوێژەی بکە. مامۆستا جگەلەوەی کە هەم چۆن دڵی مفەسیر بووە هەم قازی بووە هەم لە ئاشتەوایی و هەم لە حکومەتداری و لە قەزاوەتە دەستێکی باڵای هەبووە لە هەمان کاتیشە هەم جگە لە نووسری شاعیریش بووە ئاماژەدان بە شعرەکانی زەنای مامۆستا. مامۆستای گەورەی کۆیە مەلا محەممەدی جەلیزادە جگە لە مەسەرەن تەفسیرەکەی کە تەفسیرێکی زۆر بە پێزە هەتاکو ئێستا بڕوان ناکەم لە کورد تەفسیری وا بە پێز نووسرابی کە لە دەبەرە خۆی دەگرتەوە لە زانستەکانی شەرعی لە فەلەگناسی لە مەسەلەن فقه لە ئەدەبیاتی کوردی دەستێکی زۆر باڵای هەبوو ئەسپی خۆی تاوداوە. دیوانەکەی چاپکراوە شعری زۆر بە پێز و زۆر جوانی نووسیوە. یەکێک لە شعرەکانی دەڵێ هەتا دەمرم لە بۆ کوردان دەناڵم ئیلازی دەردیان چۆم کەم هاوار بە ماڵم دەبێ من کەیفی چیم بە دنیا بێ قەومی من وا زەلیل و ڕسوا بێ. لە شعرەشتر دەرێ ئەمریش هەر وەکو غاندی هەناسە سارد و ماندی لە قەومی کورد و هیندی ئەوەی خۆشی بی نەمدی. زۆر ئینسانێکی نیشتیمانیش بووە شعری نیشتیمانی زۆر هەبووە زۆر خەمی گەلەکەی لە کۆڵ ناوە دەرێ ئەوەی ڕێگای لە کوردان گۆڕی لەعنەتی خوا لە ئەلحەد و گۆڕی. سەرڕای ئەوەش کە مەسەرەن لایەنە دینیەکەی زۆر بە هێز بووە لایەنە نیشتیمانی قەومیەکەشی لەبیر نەکردیان. سەرڕای ئەوەی کە باسی کورد دەکات دەرێ کورد دابش کرا لە ناو سێنەتەوەی تورک و عەرەب و فارس بەو حارشکە داگیر کراین بە برا ناویان دێنی دەرێ سێ برا هەنا ئەمن بچووکیانم لە ناو براکان دەرێ سێ برا هەنا ئەمن برای بچووکم لە ناو براکانم ئەمن گەلێ سووکم لە نێوان فارس و تورک و عەرەب بیزەبت دەقەکەم لەبەر نییە ئێمە داگیر غەدرمان لێ دەکرێن مەغدورین دابش کراوین. دەکرێت بۆ منە بڵێن دکتۆر جەواد پێمان بڵێ کە مەلای گەورە مەلایکی مقلید نەبووە بەڵکو خاوەن بیر و ڕای تایبەتی خۆ بووە ڕای تایبەتی بووە. ئەوەی کە مەلای گەورە جوا دەکاتەوە یەک لە خاڵەکان ئەوەیە مقلید نەبووە. یعنی تەنانەت زۆر کەس باسی مەلای گەورە دەکات دەڕێ متەئسیر بووە بە محەممەد عەبدە یا بە شێخ محەممەد ڕەضا یا مەسەلەن جەمالدین ئەفغانی ئەو ڕەخنە لەوانیش دەگرێت لە تەفسیرەکەی معنای ئەوە نییە کامل بۆیە ینی شخصیەتی خۆی هەبووە کەسایەتی تایبەتی خۆی هەبوو ڕێی خۆی هەبووە لە هەموو بابەتەکان. ئەو ڕێیبوونە تایبەتە مامۆستا چمانەیەک دەگەینی؟ بەڕاستی ئەوە دەگەێنێت کە ئێمەی کورد زانای زۆر گەورەمان هەیە زانای زۆر لێهاتوومان هەیە ئەگەر بوار بڕەخسێت بە تایبەتی یەک بواری زۆر سەرچیشەیە ئەوەیە مەلا چاوی لە دەستی خەڵک نەبێت. ئەوەی کە مەلای گەورەی جوا کردەوە لەگەر مەلایەکانی کە ئەوەی خۆی دەژیان چاوی لە دەستی ئەوە نەبوو کە خەڵک زەکات و سەرفترەی بدەنێ بۆوان بژێت. بۆیە ئەگەر بێت و مەلای گەورە ئیستیقلالیەتی خۆی بدرێتێت خۆی بژێنێت ژیانی بۆ دابین بکرێت مەلای کورد کەمتر نییە لە مەلای میلەتەکانی کە و مێژووی کوردیش ئەوە دەسەرمێنێت چا دێها دەتوانین برێن سەدەها زانای زۆر گەورەمان هەیە لە عالەمی ئیسلامی کە کوردن
لەبەر ئەوەی لە کوردستان نەژیاون خەڵکی بۆ دەزانێ ئەوانە کورد نین ئەگەرنا هەمویان کورد بن و بەرهەمی زۆر گەورەشیان هەیە لە هەموو بوارەکانی زانستە ئیسلامیەکان. ئەگەر لەوەمان ڕوون کرد دکتۆر جان بۆ نمونە زۆر قسە لەوە دەکرێت بە تایبەتی ئەهلی تەسەوف دەڵێن مامۆستا چۆن دەڵێ معارض بە بەڵام بەرامبەر بە تەسەوفە ئەخۆ معنای ئەوەیە کە مامۆستا تەسەوفی حەقیقی لە ڕەفز بۆ یان چی؟ نەخێر مەلای گەورە قەت دژی تەسەوف نەبووە، دژی ئەو کەسانە بووە کە تەسەوفیان بەکارهێناوە بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەگەرنا ئەو زۆر ینی دۆست و برادری گەورەترین مرشدی سەردەمی خۆی بووە یەکی وەکو بڕین شێخ عەلی تاڕبانی لە کەرکووک کامشۆی کردووە و هەر بۆ مناسبەیەوە لە بیدایەت تەفسیرەکەی قسەیەکی زۆر خۆشی هەیە دەڕێ لەگەر شێخ عەلیە گفتوگۆیەک دەکات دەرێ بە شێخ عەلی وتم شعرێک هەیە کە باسی شێخ عەبدولقادری گەیلانی دەکات و مەدحی شێخ عەبدولقادر باسی ئەو شعرە دەکات و دەڕێ ئەگەر ئێمە بە ئەرچی خۆمان هەستین و ئێمە خۆمان بناسین من کەمتر نیم لە شافعی و شێخ عەلیش کەمتر نییە لە شێخ عەبدولقادری گەیلانی ئەگەر بێت و بە ئەرچی خۆمان بە تەواوی هەستین لەوانەیە ئەو قسەی هەزمکردنی ئاسان نەبی لەکن هەندێک طبعاً بێگومانەوە دوایەوە هەتا ئەو لە شعرەکانی پێدا هەڵگوتنی هەیە بۆ یەکی چۆکو مەولانە خالید کە هەموو تەسەوفی نەخشەبەندی لە کوردستان دەگەڕێتەوە بۆ شێخ عەبدولقادری گەیلانی سکۆ نوێکەرەوەی ڕێبازی تەسەوفی نەخشەبەندی لە کوردستان و لە شام و لەو ناوچەیە هەمووی دیارە ئەو دژی تەسەوف نەبووە دژی ئەو کەسانە بووە کە ئیستیغلالی تەسەوفیان کردووە ئەگەرنا ئەو دۆستی شێخ عومەری نەخشەبەندی بووە بۆ نمونە مکاتەباتیان لەبین بووە ینی نامە گۆڕینەوەیان هەبووە باوکی ئەویش یەک بۆ لە خەلیفەکان باپیری ئەو یەکێک بۆ لە خەلیفەکانی مەولانە خالیل نەخشەبەندی مەلا عەبدوڵای زەلی. مامۆستا ئەگەر پێمان بڵێ مامۆستا هەڵوێستی مووقیفی هەم لە ڕوانگەی دینەوە هەمیش لە کوردایەتی ئەگەر لە یاد بێ شتێک لەمەوە نەباسکەی یەکەم شت بەنسبەت دین ئەو نوێکەرەوەیە بەڕاستی مجەدیدە بەبێ ترس دەتوانین بڕین مجەدیدی سەردەمی خۆی بووە هەر بۆیش مەلای گەورەی ناو هەر بۆیش ناونیشانی مەلای گەورەی پێبەخشراوە بە جەدارەتەوە تەبان لە ناحیەی نەتەوایەتیش دەتوانین بڕین ئەو نوێکەرەوەی بیری کوردایەتی بووە بیری نەتەوایەتی بووە ئەو یەک شتی پەیامێکە بۆ لە ژیان پەیامەکەش ئەوە بووە کە ئینتیما بۆ مرۆڤی کورد دروست بکات مرۆڤی کورد لە خۆی بگات چییە پێی گوتوتی تۆ جیاواز نییە لەگەر نەتەوەکانی کە بۆ هۆشیار نابیەوە بۆ ئەگەدار نابیەوە بۆیە دەتوانین برین مەلای گەورە تەواوکەری پەیامی حاجی خادر و تەواوکەری پەیامی ئەحمەدی خانەیە بەڕاستی ئەوەی ئەوان گوتیان ئەو کردێ شتێکی عەمەلی کردێ شتێکی کردار لە ناو میلەتەکەی. ئەگەر بەڕستان پێتان باز بە شتێک باسکەن سوپاسان. بەڕاستی ئەوەی کە من دەمێ لێرە باسی بکەمەوەیە پێم خۆش بوو ژیانی مەلای گەورە و ئەفکاری مەلای گەورە و مەلای گەورەکانی تری کورد بکرێتە پەیڕە و پرۆگرام جیلێکی ئەو جیلە نوێی پێ ئەو نەوە نوێی پێ پەروەردە بکرێت بەڕاستی چون ئێمە زۆر زەرەرمان کرد لە لادان لەسەر ڕێڕەوی ئەوان. ئەمەش لەو بەرنامە هەر نیازمان یەک لە هەدەفەکان ئەوەیە کە پێناسی ئەوان دووبارە بکەینەوە تازە بکەینەوە بۆی نەوەی تازەمان ئاشنایان بن تابزان چ کەڵە پیاوێکمان هەبوو چاویان لێ بکەین. دەستخۆشتان لێ دەکەم هەر سەرکەوتوو بن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لە خزمەتی بەڕێز دکتۆر جەمال باجەلان توێژەر لە سەر ژیانی مەلای گەورەی کۆیە دەمانەوێت زیاتر بەڕێزان کە هەمبانەیان پڕێتی لە زانیاری سەبارەت بە ژیانی ئەو کەڵە پیاوە. دکتۆر جان سەلامی خوای گەورەت لەسەربی. عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه بەخێر بێن خۆشحال بووم بە هاتنتان ومێدەوارم لەو دانیشتنە بتوانین بە پێیتوانە شتێک لەبارەی مەلای گەورە کە ئەتیبار دەکرێت بەڕاستی
وەکو گەورەترین زانای کورد لەو کاتێک کە تێدا ژیا و مردووە. بەڵێ مامۆستاگەر پێم بڵێ فەرقی مەلای گەورەی کوێ لەگەر باقی مەلایەکانی تری کوردستانە کە بارز و گەورە بوونە؟ مەلای گەورە ڕەحمەتی خوای لێبێ ئینکاریەوە ناکرێ لە خلالی ناوهینان و مەتحی بابی خۆی کە ناوی مەلا عەبدوڵڵای جەلیزادەیە مەشهورە، حتا هەندێک دەرێن نایان لێنایە شافعی دووەم، زۆر شارەزا بووە لە شەریعەتی ئیسلام لە علومی شەرعی لە هەموو شتێک. مەقسەدم لەوە خۆی لەوانەی کە پێی معجەب بوو بی و مەتحیان بکا و ڕەخنەی لێ نەبی لە عیلم و لە داهینان و بۆچوونی، نەک لە علومی شەرعی، حتا لە علومی سیاسی و دنیەویش. تەنها ئەوەی کە من دیویتم لەوانەی کە بۆ خۆی لەگەریان ژیابی و لەگەریان دانیشتبی غەیری بابی وازان بە کەسی کە معجەب نەبووە. مامۆستاگەر پێمان بڵێ ینی پێگەی زانستی مامۆستای گەورەی کۆیە لە چ پێگەیەکی زانستی بووە؟ علومی شەرعی، بەڵێ علومی سیاسی دنیا، ئێ زانستی کۆمەڵایەتی لەگە عالەم. لەو شتانەی کە ئەو ڕۆبەشتەر کە ئینسان پێویستی پێیتی شارەزای بە هەمویان هەبووە، لەبەرەوەی تەنها ئیکتیفای نەکردیە بە کتێبی علومی شەرعی، یان برێنەوە کتێبی تاریخ، جۆغرافیا، سیاسەت، فەلسەفە. مەلای گەورە ئەو دەما زەرائید و مجەلات کە لە میسر و لە لوبنان دەرەچوون لەبەرەوەی عەلاقەیەکی تایبەتی لەگە بنەمارەی مەلافەندی هەولێر هەبووە. مەلافەندی هەولێر پیاوشی هەم پیاوشی زیرەک و لێهاتی و شارەزا بە زۆر، هەرچی تەبع هەبووە ئەو شتانە لۆماری مەلافەندی هەولێر هاتیە. مەلافەندیش نوسخەشی ناردیە بۆ مەلای گەورە. مەلای گەورەش هەموو شتێکی خوندتەوە، مەلایشی سارد و سوڕ و وشک و ئەوها نەبووە. یعنی عەلا سەبیل میسالێکتان ببینەوە، بەڵێ زۆربەی هەرە زۆری مەلای مەذهب شافعی ئەوجا چ لە کورد چ لە عەرەبی سوننە زۆریان ڕق لە مەسەلەن ئیبن تەیمیە بوویتەوە. بەڵێ ئەوانەی لە علمی بابرێن لە تەسەوف ئەوانەی کە مەشهور بووینە لە وەختی خۆی ئیعدام کراینە، وەک حەلاج ئیبن العەرەبی هەمووی خوندتەوە، بەڵێ هەمووی خوندتەوە. ئەوجا نسحەتی فەقیهەکانی تەلەبەکانی ڕەفیقەکانی گوتیتی هەنگوو هەموو شتێک بخوونەوە، حەقایق بزانن چییە. مەسەلەن معقول نییە وەڵا ئیبن تەیمیە گوتیتی مەشهورە کەوایە گوتیتی زیارەتی قەبری پێغەمبەر پێویست نییە، یعنی ئەگەیەکە لێرەوە مەقسەدم لێ لە بەغدا لە قاهیرێ لە هەر جێیەکە نەی لێ کردیە. لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لا تشد الرحال إلا إلى 3 مساجد المسجد الحرام ومسجد هذا. قوتيتي نابي أزا لسا وقصي زول ذكرها بتايبتي ابن حجر عسقلاني كردي ما زمان هو كمان دريا كرد ما شرني مش معذب بمقصي بەڵێ لأن هذا لسر ملايكة برا ملو زياد. مثلا قوتيتي ابن حجر عسقلاني قوتيتي بيعرف خرابة واي يعني قصي ناشرين يم بيدار قوتي. إذا ملاي كرديش لواننا إذا ملاي قبره بالرحمة بيدره كاشخوم نقول مؤلفات كاني بخوننا زانش تشاكاني شيء تيدقن قصي خير إيجابيات كاني شيء تيدقن. مەلای گەورەی کۆیە مەلا محەممەدی
گەورە مەشهورە بە مەلای گەورەی کۆیە بەڕاستی مامۆستایە کە لە هەموو ڕوویەکەوە ئەتوانێت بڵێ پیاوێکی هەڵکەوتوو بووە، پیاوێکی دیار بووە، زانایەکی گەورە بووە، فکری فراوان بووە، عەقڵی لە پێشی سەردەمەکەی خۆیەوە بووە بە مدەیەکی زۆر، من ئەتوان بڵێم بە 50 ساڵ عەقڵی لە پێشی زەمانەکەی خۆیەوە بووە، بەهۆی ئەو مطالعەی فراوان و ئاگاداربوون لە هەموو ئەو کتێب و سەرچاوە و مجەلە و شتانە کە لە عالەمی ئیسلامیا لەو کاتا دەرچوون ئاگای لە هەمووی هەبووە و خۆشی هەر پیاوێکی عەقڵ کراوە بووە و زۆر پشتی بەخۆی بەستووە، زۆر سیقە و متمانەی بەخۆی هەبووە. من دکتۆراکەم لەسەر تەفسیرەکەی مەلای گەورە نووسیوە کە گەورەترین بەرهەمی مەلای گەورە تەفسیرەکەیەتی کە 10 بەرگە و هەموو قورئانە تەفسیری هەموو قورئانە لە ماوەی 10 ساڵان نووسیوێتی، یعنی چەند مانگێک دوای تەواوکردنی تەفسیرەکەی وفاتی کردووە. ئەزایەتیش بۆ کچێکی ئەگەڕێتەوە کە ئەو کچێک کە ناوێت تێبەرخوێندن ئەو کچەی دەستنووسەکانی پاراست و دواتر بە چاپ گەێنراوە و نەفەوتاوە. لەو تەفسیرەیە زۆر شتی گەورە دەرەکەوێت کە من زۆر بە وردی خوێندومەتەوە، ئەوەنە ورد خوێندومەتەوە هەرچی بابەتە جۆرا و جۆرەکان لە تەفسیرەکەیە هەبێ بەقەدەر ئەوەندەی من عەقڵم پێشکاوی هەمووی جیا کردوتەوە. بابەت یعنی هەر بابەتێکی چەند پەڕەیەکم بۆ تەرخان کردووە و نووسیومەتەوە تایە و دەستنیشانم کردو کە ئەم بابەتە لەسەر ئافرەتە، ئەم بابەتە لەسەر عیلمە، ئەم بابەتە لەسەر پێشکەوتنە، ئەم بابەتە لەسەر عیلمی فیقه، ئەمە لەسەر لوغەیە، ئەمە لەسەر نەحو ئاوا ئوسوڵی فیقه، هەموو بابەتەکانی تر. ناو نیشانی بابەتەکەی منیش محمد بن عبدالله الجلي ومنهجه في تفسيره كطبعا بعربي من لكل إمام عظم دكتوراكم وەرگرتووە لەبەرەوە عنوانەکە عربیە و نووسینەکەش بە عربیە، هەرچەند مەسلەک تەفسیرەکە کوردیە، بەڵامی تر من شەرحمە کرد بۆ مشریفەکەم و مشریفەکەم شتەکانی لێ وەرەگرتم و ئەگەر ملاحەزەی شتێکی وای پێدام و من الحەمدلله بە دەرەجەی ئیمتیازیش ینی لە دکتۆراکە بەحسەکەم و ڕیسالەکەم وەرگیرە کە لە ڕاستیە زۆر خۆممان و کردبوو لەگەڵی و زۆر هەوڵم لەگەڵی دابوو و معلومات و زانیارێکی الحەمدلله باشم هەم لەسەر ژیان و ژیاننامەی مەلای گەورە نووسیوە و هەم لەسەر تەفسیرەکەی زۆر بە وردی قسەم کردووە لە هەموو ڕوو لایەنەکانەوە. لە کاتی نووسینی ئەو منهجە و ئەو بەحسی دکتۆرا لەسەر تەفسیرەکەی مەلای گەورە ئەو شتانەی کە زۆر سرنجمنی ڕاکێشا چەند شتێک بوو. یەکەم زۆر بلیمەتی و خوێندەواری ئەم مەلای گەورە کە بەڕاستی زۆر خوێنەوار لە ڕادە بە دەرخوێنەوار. دوو پیاوێکی حڕالفیکر بوو، ینی مقەلید و لاساییکەرەوەی خەڵک نەبوو، ینی پشتی بەخۆی بەسەوە. بۆ نمونە ظاهرەیە کە لە تەفسیرەکەی زۆر دیارە مەسەلەی ڕەبتی بینی ئایات و سوورە، ینی پەیوەندی لە بینی ئایات و سوورەتەکانە چییە، ئەوە هەوڵی داوە لە هەموو شوێنێکە پەیوەندی بینی ئایەتەکان و پەیوەندی سوورەتەکە بە پێش و دوای خۆیەوە بدۆزێتەوە. لەم بابەتا کتێب هەیە لە عالەمی ئیسلامی نووساوە لە کاتی ئەو لە پێش ئەوشان نووساوە، بەڵام ئەم دەستی نەکەوتووە بۆی پشتی بەخۆی بەستەوە ئەو فیکرانەی داهێناوە، یعنی ئەم علاقەی بینی ئایات و سوورە ئەم مەلای گەورە بۆ خۆی نووسوێتی لە تەفسیرەکە، نەک لە شتی تر وەریگرتبێ. ئەوە یەک. دوو زۆر گرنگی بە ئافرەت داوە، لەو کاتە کە ئافرەت یعنی شتێکی لە بیرکراوە بووە، زۆر گرنگی بە ئافرەت داوە، زۆر گرنگی بە عیلم و زانست و پێشکەوتنی سەردەم داوە، یعنی زۆر دژایەتی هەندێک فکری ئیسلامی کە تۆزێک ئۆکوڵە لە حەقەتی ئیسلامەوە دوورە دژایەتی ئەوانەی کردووە و هەوڵی داوە خەڵک بەرەو پێشکەوتن و عیلم و زانست و علومی ئیسلامی بە تایبەتی و علومی سەردەمیش بە تایبەتی تر کە زۆر گرنگی پێداوە، زۆر لای مهم بۆ کە موسڵمان ئاگابێ لەو علومانەی سەردەما، بۆیە خۆی ئەوەنە شارەزا بۆ لەو عیلمانە بە جهودی خۆی هەندێک لە مامۆستا و شتەکانی قوتابخانە ئەگەر ئیشکالیان بوو بێ بۆ لای ئەو گەڕاونەوە، ئەوەنە شارەزای بۆ لە عیلمەکانی کە لە قوتابخانە خوێنرێ. خاڵێکی تری ئەوە بۆ کە ئەم مەلای گەورە کۆمەڵێک پۆستی هەبووە، مەسەلا ئیمام و خەتیب بووە، مفتی بووە، قازی بووە، چووە بۆ تەنوێنەری خەڵکی کۆیە لە بەغا لە مووسڵ، یعنی کەسایەتێکی وەنە گەورە بوو لە هەموو ڕوویەکۆ، لە ڕووی کۆمەڵایەتیوە، لە ڕووی سیاسیوە، لە هەموو ڕوویەکەم پیاوێکی دیار بوو، لە ڕووی عیلمیوە، یعنی تەلەبە لە وڵاتانی تر هاتوون بۆ لای، لە ئێران و لە تورکیا و لە شوێنی دوورەوە هاتوون بۆ خوێندن بۆ لای، ئەوەنە ناوبانگ و سومعە و عیلم و زانستی دەنگی داوەتەوە و گەورە بووە. ئەو تەفسیرەشی
کۆمەڵی گەنجی کۆی هاتون بۆ لاوتیان مامۆستا بۆ تەفسیرێکی قورئان ئەڵێ من بیرم لە تەفسیر نووسینەوە نەکردو بە هیچ جۆرێ ئەو کۆمەڵە گەنجە هاتن داوانێک مامۆستا بۆچی بە کوردی تەفسیرێ نانووسی ئەمە وای لێکردم من تەفسیر بنووسم. تایبەتمەندێکی تریایەکی لەو شتانی کەواکو زۆر جێگەی سەرنجی من بۆەوەیە زۆر ئیتیمایم بە حەدیث داوە لە حەدیثە شارەزا بۆ ئەنازێکی باش بەڵێ هەندێک ڕاو بۆچوونی تایبەتیش هەیە لەسەر هەندێک حەدیث بەڵام بە شێوەیەکی گشتی شارەزا بۆ لە حەدیث زۆر ئیسفادەی لە نووسراوەکان و تەفسیرەکەی محەممەد ڕەشید ڕیضا کردووە کە لەو کاتانە بەرگ دەرچوون و ئەو هەمووی دەستووە ئەو ژێکێک بۆ لە تایبەتن یەکێکی تر لە تایبەتەکانی ئەو بوو کە علاقەیەکی لەگەڵ مەلیک فەیسەڵ و کاتا بۆ دروست بووە کە هاتۆ بۆ هەولێر و بین یەکتریان بینیەوە دوای کە قەرار بۆ مەلیک فەیسەڵ بێ لای دەرس بخوێنێ بەڵام تر دوای کێشەی مووسڵەوانە دروست بۆ مەلیک نەیتوانێت مەلیک نامەیەکی احتیزاری نووسی و کۆمەڵێک کتێب و سەرچاوەی گرنگی بۆ نادوو لەو کاتە تەفسیر و فیق و ئەو کتێبە باشانە کە من چووم لە مەکتەبەکە بیناوم بەڕاستی ئێستا شەندێ مامۆستا و کتێبانەی نییە کە لە چلووسیا وفاتی کردووە لە 1940 وفاتی کردووە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچە لە خزمەتی زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا هاشمی شیرەی دەبین کابڕێزیان هەم کەسایەتی و خۆشیان زۆر شارەزان لە ژیانی جەنابی مامۆستای گەورەی کۆیە. مامۆستا ئەگەر پێمان بڵێ جەنابی مامۆستا بەڕەحمەت بێ دەستپێشی لەدایک بوون و شوێنێکی هەر کۆیە بوو. بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مەلای گەورەی کۆیە لە کۆیە لەدایک بووە خوێندنیشی هەر لە لای بابیەوە تەواو کردیە ئەو سەردەمێکەوە لەدایک بووە سەردەمێک بووە سەردەمی ینی بەڕاستی زانست و زانیاری حوزرە بووە چکە ئەو کاتە بەڕاستی گەورەترین شەهادە و گەورەترین بڕوانامەی ئەو سەردەمی مەلایەتی و ئیجازەی مەلایەتی بووە جابۆیە کە مەلای گەورەی کۆیە لەدایک دەبێت لەکن باوکی خۆی دەخوێنێت و خوێندەواری مەسەنە پەیدا دەکە هەر ئیجازەش لەسەر دەستی باوکی خۆی وەردەگرێتن. کەسایەتی جەنابی مامۆستا لەو سەردەما دەکرێت پێمان بڵێ هاوشانی هەبوون بۆی کە ئەو مامۆستای بەڕێزە ئەو ئاست و پلە و پێگە بەرزێ هەبوو. بەڵێ تەبعاً مەلای گەورەی کۆیە بەوەی کە ئەو ناسناوە لە کوردستان هەر نەبووە وەکو گەورە سێستا لۆ نمونە لە ناو زمانی عەرەبیدا گەر کەسێک بگاتە ئاستێکی زۆر گەورە پێی دەرێن شەیخ الئیسلام یعنی وەڵحاصل زۆربەی مەسەلەن عیلمەکانی تەواو کردی و لە زۆربەی زانست و زانیارەکاندا شارەزا دەبێتن. بەڵام کورد وەکو ناوێکی گەورە لە بۆ کەسێکی گەورە بەکاربێنن پێیان وتێ مەلای گەورە ینی مەلای گەورەی کۆیە ینی ئەگەر بڵێن بەراورد بکەین لەگەر شەیخ الئیسلامەکەی شەیخ الئیسلامی سەردەمی خۆی بوو پێشیان دەگوت وابزانم بەڵێ وەکو شەیخ الئیسلام ینی مەسەلەن وەکو شەیخێکی ئیسلام سەردەمی خۆی بووە چکە لەوانەیە مەسەلەن خەڵکانێکی تر هەبوو بێ لەو کاتەیدا ینی عالم و زیرەک و زانابیتن بەڵام لەو شوێنە و لەو جێگای ژیایە لەو سەردەمەیدا نەبووە لە شوێنی خۆیدا. بەڵێ جگە لەوەی کە پێگەیکی بەرزی زانستیە بەڵام بەهۆی زانستی و کەسایەتەکەی خۆیە کاریگەریش زۆری هەبوون پێمان بڵێ و کاریگەریانی جەنابی مامۆستا لە سەردەمات چۆن بوو؟ زیاتر تەمەن ئەو پیاوە بەڕێزە من ئەوەی کەوا بیرم لێکرد بێتەوە و مەسەر خوێند بتمەوە لەسەری زیاتر ئیخلاسەتی بووە لە بۆ ئەو دینەی ینی پەرۆشی بووە لە بۆ میلەتەکەی پەرۆشی بووە لە بۆ بڵاوکردنەوەی ئەو دینێ چکە بەڕاستی ئێستا زۆر جاری وا هەیە دەبینین تەماشا دەکەنێ خوای گەورەکە کەسێک هەر دەبژێرێ یا مەسەن کەسێک بەدەردەخا زیاتر لە ڕووی ئیخلاسیەکەیتەوە ینی ئەمە وا هەز دەکەم ئەو پیاوە زانست و زانیاریەکەی وای لێکردیە کە خەمخۆر بێتن ینی وای بکا کە بێتە ناو خەڵکی بێتە ناو کۆمەلگا بەرەنگاری ئەو کەسانە بێتەوە کە خوڕافیات براو دەکەنەوە بەرەنگاری ئەو کەسانە بێتەوە کە بە ناوی دین دەخۆن بەرەنگاری ئەو کەسانە بێتەوە کە بە ناوی مەسەلەن ئیسلام و دینەوە فێر لە خەڵکی دەکەن بۆیە ئیخلاسیەتی لە بۆ یعنی ئەگەر هەموو مەسەلەن جوهدی مەلای گەورە بجێڕینەوە
جگە لە عیلمەکەی ئیخلاسیەتەکەی لەسەروی هەموو شتێتی بەڵێ ئەو بوارانی کە مامۆستا تێیدا ئەسپی خۆی تاودا بەڵێ لەسەر دەم و زەمەنی خۆیان تامانە بوون طبعا مەلای گەورەی کۆیە ئەوەی کەوا مەسەرەن پێی بەناوبانگە تەمان تەفسیرەکەیەتی بەڵام لە بواری شعردا لە بواری مەسەرەن زانستی فەلەک ناسیدا لە بوارەی مەسەرەن کۆمەڵایەتیدا لە بوارەی زۆر شتی قەزاوەتی کردووە لەبارەی مەسەرەن ئەنجومەنی ئەندامی ئەنجومەنی ویلایەتی مووسڵ بووە یعنی ئەم پیاوە لە هەموو بوارەکاندا یعنی ئیشی کردووە بەڵام ئەوەی کە پێی بەناوبانگە عیلم و زانست و زانیاریە دینیەکەیتی کە ئەم کەسە لە زۆر بواردا خوێندێتەوە جگە لەوەشدا مەلای گەورە خاوەڕێی خۆشی بووە هەندێک ڕێی هەیە هەندێک بێبیر و بۆچوونی هەیە هەندێک شتی هەیە کە خاوەن ڕێی خۆیتی تۆ ینی ئەمەش جیا دەکاتەوە لەگەر زانایەکانی ئەو سەردەمی کە لە کوردستاندا ژیانە چکە عادەتەن کوردستانی ئێمە شافعی مەزهبە یعنی زیاتر لە ڕوانگەی شافعی مەزهبەوە مەسەن قسە دەکا و فتوا دەداتەوە دەکات بەڵام ئەم پیاوە هەندێک فتوا و هەندێک مەسەن بیر بۆچوونی هەبووە جیاوازی دەکاتەوە لەگەر خەڵکی تر مامۆستا پێناسەی پێگەی یان پایای زانستی مامۆستامان لە بە بکەی وەڵاهی وەکو پێناسەی پێگەی ئەم پیاوە علامە بووە یعنی علامە معنای چیە ینی بەڕاستی زانا بووە بەڕاستی عالم بووە و جگە لەوەشدا کەسێک بووە بەس بە عیلمەکەی نەوەستاوە برێن ینی کەسێک بێ بە زانست و زانیارەکەی خۆی و تەواو نەخێر کەسێک بە هاتە ناو کۆمەلگادا ئیشی کردووە لە مەیداندا مەسەرن بڵاوی کردوێتەوە و لەگەڵ ئەوەشدا کە مەسەن خەڵکێکی زۆر دژمنایەتی کردووە خەڵکانێکە بۆ منافەسییان کردووە خەڵکانێکە بۆ ویستیان مەسەن تیرۆدی کەنیان بیکوژن مەسەن لەو بابەتەی بەڵام لەگەر ئەوەشدا جەری بووە ینی ئەمە پێگەی مەلای گەورەتر دەکاتن چکەستایمان هەیە عالمە زۆر عالمە بەڵام جەری نییە بەڵام لەگەر ئەوەشدا کە کەسێک بووە پێگەیەکی کۆمەڵایەتی گەورەی هەبووە علم و زانشی زۆری هەبووە کەسێکی زۆر جەریئیش بۆ و بەغیرەت بووە ئەوانەی کە چۆن دەڵێ بەرهەرسیانە کرد و خۆشیان نەدەویست و کەیفیان پێ نەداهات هۆ کارچ بوون هۆکارەکەی ئەوە بوو کە برێن کۆمەرە خەڵکانێکیان لە دەورەی خۆخڕ کرد بۆەوە مەسەرەن وەکو مەسەرەن ینی بەناوی ئەهلی تەسەوف و یان بەناوی مەسەرەن دەروێشایەتی و یان بەناوی لەو بابەتەی ئێمە نارێ مەبەسمان دەروێشی حەقیقی نییە مەبەسمان ئەوەیەکەوە بەناوی دینەوە خەڵکیان لە خۆ خڕدەکردەوە مەسەرەن تەفریان دەدان و وەلحاصڵ دووریان دەخستنەوە لە زانست و زانیاری حتا مەسەرەن زۆر جاری وا هەبووە تهدیدیان کردووە لەسەر ئەو بابەتە چونکە بەڕاستی ئەوەی کە زۆر کە دوژمنی بووە مەلای گەورە نەخوێندەواری بووە یعنی نەخوێندەواری هەتا لە شعرەکانیشی وابزانم دەرێکەوە برێن ملەتی کورد هاوار بە ماڵمونە نەخوێندەوارن و ینی زۆر لە داخدار بووە لە نەخوێندەوارن عادەتەن مەسەرەن ئەوانەی کە بە دوای خۆرافیات و شتیش دەکەن نەخوێندەوارەکانن کەسی زانا و عالم و دیندار و ئەهلی مەسەرەن دین کە ڕاستەقینەی دین وەربگرێت دین معنای خوێندەواری معنای خوێندنەوە بۆیە لەو سەردەمەشدا کۆمەرە کەسانێک هەبووینە بە ناوی تەچیا بە ناوی شێخایەتی بە ناوی مەسەرەن لایەندا بوو ئینحرافیان کردبوو تیان کاکە گەر ئێوە تەسەوفی حەقیقیتان دەوێت فەرموون زانست و زانیاری بخوێن فەرموو علمی چیمیا بخوێنن حتا مەسەرەن شعری هەیە لەسەر علمی چیمیا دەرێگەر علمی کیمیا نەزانی نازانی خوددا چی کردیە یعنی ئەو مەبەستی ئەوە بووە حتا لە شعرێکی بیسیتم دەیگوت خۆزیە ئیمامی ڕازی زیندی باە یعنی بیدیت باە مەسەرەن تیارەک و دەفری و بەشەر چیکی دێ و چی نەکردیە ینی هەتا مەسەرەن ڕەخنە لە ئەدیانەکانی دیکەش دەگرێ مەسەرەن کە دەریاوان چاوەڕێی نازانم ئیسانە بێتە خوارێ و چاوەڕێی مەهدینە لە ژێر بیرا بێتە دەرەویانی هەندێک لەو بابەت و قسانەی هەبووە مەبەستی ئەوە نەبە باوەڕی بەوەی کە ئیسا بێتە خوارێ مەبەستیەوەی نەبووە کە ئیمامی مەهدی دێیان نایە مەبەستی ئەو بە خەڵک بە دوای شتی نوێ کار بکەوێت بە دوای شتێک بکەوێت کە زانست بێ علم بێ بۆ ئەو سەردەمە بەکەلێک بێتن.
بەڕێز مامۆستا جەلال یەکێک لە مامۆستا بەڕێزانە کە ڕیسالەی ماجستێرەکەی لەسەر مەلای گەورەی کۆیە جا بۆیە دەمەوێ پرسیار لە کەیفیەتی نووسینەکەی و هەروە چۆنەتی هەڵبژاردننی و ئەو خاڵانەیەکەوە لە ژیانی زانای مامۆستا زیاد کاریگەری لەسەر مامۆستا هەبوونەوە لە بیری ماون لە خزمەتیانە پرسیارەکەمەوەش لەگەڵ من ئازیزان. مامۆستا گیان سەلامی خوات لەوی سەرەتا. عليك السلام ورحمة الله جنابشتان بخير بين وبخيرات نيشي قرمتان دكم. زۆر سپاس. مامۆستا گەر پێمان بڵێ بوون منە چ وای کرد کات و مەلای گەورەی کۆیە هەڵبژێری بۆی کە ڕسالی ماسەرێکی لەسەر بنووسی. بەڵێ دیارە بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە هۆکار زۆر بووی کە من نووسراوەکانی مەلای گەورە یاخود فکر و بۆچوونەکانی مەلای گەورەی کۆی هەڵبژێرم یەکێک لەوانە مەلای گەورەیەکێکە کە خەڵکی ئەم شارەیە و بە معنای کەلیمە کابرایەکی عالیم و بەڕاستی خوێندەوارێکی گەورە بووە و یەکەمین کەسیش بووە کە تەفسیری قورئانی بە زمانی کوردی نووسیوە. ئەنێمانە هەمووی هۆکار بوو، پاڵنەرێکی گەورە بوو و مامۆستایەکی ئاینی زۆر بەتوانا و هەڵکەوتو فکر ڕۆشن و بیرکراوە بوو. بەڕاستی ئەمانە هۆکار بوون و هۆکاری تریش هەبوو کە من نووسین بکەم وەکو خزمەتێک بە نووسینەکانی ئەم پیاوە گەورە بۆ دەرخستە و بۆ چوونەکانی ئەم پیاوە گەورە کە نووسین لەسەر نووسینەکانی ئەم پیاوە گەورە ئەنجام بدەن. نێونیشانی ماستەرنامەکەت ناونیشانی نووسینەکانم ئەوەیە کە بۆ چوونی مەلای گەوریان ئاڕائی فقهی مەلای گەورە حول المرأة دراسة فقهية من خلال تفسيره. بۆچوونەکانی مەلای گەورە بە تایبەتی دەربارەی فقهی ئافرەتان لە تەفسیری مەلای گەورە، چونکە مەلای گەورە قسەی هەیە لە زۆر بۆچوونە لە زۆر بوارە دەربارەی ئافرەتان لە فقهی ئافرەتان مەلای گەورە بۆچوونی زانان دێنێ و لە بەعزێک شوێنی ڕەئی خۆشی دەردەبڕێ و ڕەئی خۆی باریز دەکا و بۆ نمونە دەری دەخا چ مەزهەبێک یان چ ڕەئێکی پێجوانە مەلای گەورە قسەکانی خۆی لە تەفسیرەکەی باس کردووە. بەڵێ ئەو تێڕوانینەی کردوتە تەوان متابعی زۆرت بتاوەی کە نامەکە تەواو بکەی ئەوەی کە زۆر سەرنجی جەرامتانە ڕاشیشاوە لە ئاسنای نووسینی ماستەرنامەکان لەوانی کە من معجزە بوویتم مەلای گەورەیەکە خاوەن ڕەئی خۆیەتی دووەمینیان ڕاستە مەلای گەورە وەکو مەذهب خۆی فەرمیتی من شافعی مەذهبم بەڵام ئەگە دیراسەکان ورتر بکەینەوە مەلای گەورە دژی تەعەسسوبیش بووە دژی ئەو بەکە کەسێک مقەیەدێکی کورد دەڵێ 100% بێت دەربارەی مەذهبێک هەرچی ئەو بێڵێ بڵێ ئەوە تەواوە مەذهبەکەم وای فەرمووە حتى مەلای گەورە بە شعر دەڵێ أنا لست من متعصب المذاهب التعصب للمذهب من أعظم المصائب من کەسێک نیم تەعەسسوبێکی تەواوم هەبێ بۆ مەذهبێکی معەن چکە دەڵێت تەعەسسوبێکی معەن یعنی یەکلاکەرەوە لە بۆ مەذهبەک گەورەترین مصیبەتە بۆیە مەلای گەورە لە تەفسیرەکەی ئەگە سیر بکەین مەسەن معجزەبە بە سێ کەس محەممەد عەبدا جەمالە دینی ئەفغانی محەممەد ڕەشید ڕەزا کە خاوەنی تەفسیری مەنارە بۆ چوونەکانیان دێنی بەڵام لە زۆر شوێنە دەستخۆشیشانێ دەکا لە زۆر شوێنی شارڕەخنەشیان لێ دەگرێ و دەڵێ لێرە کۆڵی داوە مجەدیدی موسری بۆیە مەلای گەورە ڕاستە وەکو مەذهب شافعی مەذهبە بەڵام ڕەکانی تریژێنێ ئەو ڕەئیە دەردەخا یان معجزە دەبێ بەو ڕەئی کە برین لە سەواب لە حەقەوە نزیکە و دەربارەی ئافرەتانی زۆر تەکید دەکا پێشکەوتنی کۆمەلگا بە ڕێزگرتن لەگەڵ ئافرەتا حتا مەلای گەورە باز لەوە دەکاتن کە ئینسانی گەورە ئافرەتی گەورە لە پشتیەوە هەیە بۆی ئەگە سیر بکەین بەڕاستی مەلای گەورە پێش زەمانی خۆی کەوتوەوە چونکە بەڕاستی بۆ چوونی ئەو پیاوە کە دەخوێنیتەوە دەیسەلمێنێت و تێدەگەی کە کابرایەکی بە معنای کەلیمە عالیم و خوێندەوارێکی گەورە بووە زانایەکی بلیمەت بووە بۆیە لە هەموو بارەکانە قسەی خۆی کردووە. بڵێ ئەو ڕیانی کە زانای مامۆستا دەری بڕیون لە سەر باس و خواستەکانی هەر بارێشتری زانستی و شەرعیە ینی پێ دوایە لە هەموو باسەکانە مامۆستا پێکاوی شەرنی ئینسان و خۆ معلومی بەڕێستانە ئینسان هەموو کەسێک یختی و یوسیبە دەپێکی و غەڵەتیش دەکا مەلای گەورەش مرۆڤە لە زۆر بۆ چوونی تریش ئەگە سەیری بکەین مەلای گەورە کە ڕەئیەکی هەیە سەیرەکەی ڕەئی مەسەن لەگە مەذهبێکی معەن دێتەوە و ڕەئیەکەشی لە بۆ ئیمڕۆ ئەگەر دیراسە بکرێ حەزەکەی خزمەتی بە مرۆڤ کرد و مەسەن یەکێک لەوانە باسی وەسیە واجیبە دەکا کە باوچێک کوڕەکەی پێش خۆی دەمرێتن کە وەکو حەدیث باسی کرد و دەفەرمێ ئەگە کوڕی هەبوو مەلای گەورە لەگەر ئەوەیە کە ئەو باوکە وەسیەتی لە بۆ بکاتن کە ئەو کوڕی بگێڕێتەوە سەر میرات یان لە زۆر بواری ترا مەلای گەورە کە قسەی لەگەری کردووە حەز دەکەی ئەو پیاوە کە برین بۆ نمونە 100 ساڵ پێش ئیمڕۆ بوو چونکە مەلای گەورە لە کۆتا عمری تەفسیرەکەی دەست پێ کردووە کە بە 10 ساڵ زیاتر نووسیوێتی و نەجیبەخانی کسی دەستنووسەکەی بۆ کردووە سەیرەکەی مەلای گەورە خوێندنەوەکان یان دیراسەتەکانی بۆ ئیمڕۆ بەڕاستی خزمەتێکی گەورەی هەز دەکەی ئەمڕۆ ئیشی پێ دەکرێتن و وە جێگای ڕێز و ئیعتیباریشە.
ئێمە ئەو عالمانەی کە بۆ نمونە غەیری کوردن زۆر ئیهتیمامیان پێ دەدەین لە هەمان کات شەهر هاوشێوە هاوتەریبی ینی ئاستی زانستیان وەکو مەلای گەورەی کۆیە بۆ بەڕەحمەت بی لەبەرچی ئێمە بێگانە پەرستین زیاتری اعتماد دەکەینە سەروان وەکو سەنەت بەکاری دێنین بەڵام ئەو قەولانێک کە جەنای مەلای گەورەی کۆی هەبووە وەکو تەشریع ئێمە ئیسفادە لێ ناکەن ئەمە لەوەتی هەیە هەر بێگانە پەرستی خۆمان لەکەن ئەوە نییە ینی باوەڕمان بە کوردایەتی بە کەسەکانی خۆمان نییە وامان لێ دەکا یان ئەوە تا وامان لە خۆمان ڕانەبینێ کە ئەو کەڵە پیاوانەمان هەبوونە کە شایانی ئەوەن هەمووی دەلالەتی جەهلە تێناگەن جەوهەری شت نازانن ئەگەر جەوهەری شت بزانن ئەوە کە بە ڕۆژ لەرێ هاتەکردم ناوی زیرەک کەمانە شیوعە جێم لێ بوو لە لقایشی قسەیانەگە دەکرد دەیگۆ دەچن مزگەفتێکی ناو لێدەن مزگەفتی سەواف لۆ مزگەفتی ناوەکەی لە نانن مەلای گەورەی کوێ و مەلای گەورەی کوێ شای سەوێ سەد توێی بەناو بکرێتەوە هەولێرێ شوێنێک دەبینی بەناوی مەلای گەورە بەداخەوە شوێنێک دەبینی بەناوی مەسڵ محەممەدەوە ڕاست مامۆستا مەسعودیش بە هەمان شێوە کەسێکی بیرمەند بوو کە قوتابی جەنای مامۆسای ڕەحمەتی بوو مانی ئەویش لە بۆ سەردەمێکی وەکو ئەمڕۆمان پێ دوایە ینی پێویستێکی گەورە بوو وایە بزانە فەرق لە مابینی خوێندەوار یعنی دەزانی بنووسی و بخونتەوە نیە ڕەوشەمبیر تا حدێک فکری واسعترە بەرام داهێنەر ئەوەیە کە حتمان خۆی خەڵقی دەکات جا مەسعود محەممەد واتێگوم لە کوردان بڕوان ناکەم تاکە کەسە کە داهێنەر بێت بە فکری خۆی هەمووشتی ئەوە دەکرد هەموو نووسینەکانی ئەوەی نییە پەرایز و فارستی نییە هەر ئەوەی کە لە دەماغێتی ئەوەی کە فێری بوو ئەگەر شتێک بە خۆت پێت خۆش بی لە ژیانی زەنای مامۆستا لە بۆمانی باز بکەی کە جێی دەرس و پەن بێ زیاتر ئەمە مەمنونی زەناتین والله نصيحتي مەلای گەورە هەروەکی عەرزم کردن بخونن جەوهەری دینی ئیسلامەتیە بپارێزن بەس ڕەئیشی هەبوو دەیگۆ پێم خۆشە عولەمای ئیسلام کولی 25 ساڵێکی کۆ ببنەوە کە بەعزشت هەیە ئیشکالات پیا دەکا لەگەڵ سەردەم دەگۆڕێ ڕاستە عەسەیتەوە لەسەر 1600 سال حياتی ئەو زمانی وەکو حياتی ئێستا ئەسا بۆ نمونە ئەوە دەکەم دەرێ بەنسبەت بەڕۆژی بوونی ومن كان مريضا على سفر فعدة من أيام أخرى ئەو عادی کە عالم دەتوو ئەگەر گوندێکی نێزیک بە 3-4 ساعتان دەگەیشتەوە نیە حەقی هەبوو بە ڕۆژی نەبی خاستن ئەگەر نێوڕەبە بەرام ئێستا ئەتوو بەرێ قاڕەکی دەبڕی بە 2 ساعتی بۆ بەرە ئەتوو ئێستا سیارەشی بنەوشەیە نازام ڕان زۆرتر من تا سلفەشی لێرەی بە 45 دقان دەگەیە کەرکوشێ و دێەوە وەڵاو لە سەفرێ ڕۆژی لێگرمەوە دەڵێ لە ماڵی دانیشتی زادێگو ئەوانە دەبێ عیلاج بکرێن ئەوانە عیلاج بکرێن مەسەلا ئەو خۆی مشکلاتی قورئان حروف مقطعة ألف لام ميم كاف هاء عين صاد طه هاء ئەوانە دەیگو لەکرم سەیرە یعنی چۆن سەحابەک لە زمانی خۆی پرسیاری لە پێغەمبەری نەکردیە ئەو ئیشکالیان لۆ حەل بکە کاریەکە تەفسیرێکی هەیە با من گوێ بە ئەوی داناوەکو برەی تەنبیهێکی هەلاو لە تەفسیرەکەی خۆی بەس ئێستا کوڕەشی مەسیحی هەیە دەرێ ئەوانە هەمووی بە ئەسڵ عیبرانینە نەسرانینە مثال دەرێ طا يعني يا ها رجل يعني يا رجل ما أنزلنا عليك القرآن لتشقى مقصد همي أو كده كافة يعني همي رجدات أو مقطع أو هاي أو طب يا ويزو تاك زانا أو أديان السماوي أو سيكا وانا زور شتيان متشابه هذا يكتر يا ورقت متممة يكتر سواسی جەناب دەکەین مامۆستا بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئێمە لە خزمەتی جەنابی مامۆستا مەلای گەورەی کۆیە بەڕەحمەت بێ ئەگەرچی جەنابی مامۆستا لە ساڵی 1940 وفات دەکات بەڵام عەقڵیەت و علم و معریفەت و
بیر و فکری جنابی مەلای گەورەی کۆیا 2043 نەک 43 جابۆیە ئێمە لە خزمەت ئەوەی بەڕێزە بەردەوام دەبین لە ئەڵقەی داهاتوو لەبەرەوەی ژیانی جەنای مامۆستا زیاتر لەوە هەڵەگری ئێمە لە بەرنمەیەک و دوو بەرنامە بتوانیت تش بخێنە سەر ژیانی و زیاتر ئێمە لە ژیانی ئەو قوڵ بینەوە بۆیە ئێوەی بەڕێزش لە ئەڵقەی تری بەرنامەی داهاتوو لە خزمەتانە بەردەوام دەبین معلومە لای جەنابتان کە ڕچەی زانایان 2 هەفتە جارێک لە خزمەتی ئەوەی پێشکەشەکرێت بۆ درێژەدان بە ژیانی پڕ لە سەروەری جەنابی مەلای گەورەی کوێ تاوکات بە خۆتان ئەسپێرم.